حکوومەتی هەرێمی کوردستان چەند هەنگاوێکی بەپەلەی گرتووەتە بەر بۆ کەمکردنەوەی خەرجیەکان و جێڕانەوەی داهات. لە ڕابردووش بەرنامەیەکی چاکسازی ڕاگەیاند بۆ ئەوەی موچەخۆرانی هەرێم با شێوەیەکی دادپەروەرانە و دوور لە بەهەدەردان لە کاتی خۆی موچەکانیان وەربگرن. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت پاڵپشتی هەموو هەنگاوێکی چاکسازی دەکەین بە مەرجێک زیان با فەرمانبەرانی پلە نەزم نەگەێنێت. پشتگیری لە چاکسازی دەکەین چونکە چاکسازی لە وڵاتی ئێمە زەروریە بەهۆی ئەو هەموو موچەخۆرەی کە بەڕاستی وا باسەکرێ بەشێکیان بندیوار و بەشێکیان سەردیوار و بەشێکیان موچەی قەبە و ئیتر لە ماڵەوە دانیشتی ئەمە بوویتە گرفتێکی گەورە لەبەردەم حکوومەت و لەبەردەم ئێمەمانانیش بۆیە چاکسازیی زانستیانە و ڕیشەی بەڕاستی بە پشتگیری دەکەین بەڵام بە شێوەیەکی یەکسان لە موچە زۆرەکانەوە دەست پێ بکات ئیتر وردەوردا بەرکەوتی هەر بەشێ هەر توێژێک لە فەرمانبەران بە شێوەیەکی عادلانە ئەو پاشەکەوتە بکرێتن و زمانی ئەوەش بدرێ و پاشەکەوتە لە ژمارە حیسابێکیان لە شوێنێکدا بندرێت کە لە کاتێکدا پارە بوو ئەو مامۆستای ئەو فەرمانبەر بتوانانی بەخۆی ڕایبچێش سوودی لێ وەربگرێت. سەرۆکایەتی حکوومەت هەرێمی کوردستان لە ماوەی پێشوودا ڕایگەیاند بەهۆی قەیرانی داراییەوە بەشێک لە موچەی فەرمانبەران وەک پاشەکەوت لای حکوومەت دەمێنێتەوە. نەقیبی سەندیکای کارمەندانی تەندروستیش ڕایدەگەیەنێت هەر هەوڵێک بۆ ڕێخستنی موچە پێویستە پاڵپشتی لێ بکرێتن و حکوومەت موچە پاشەکەوت کراوەکەی فەرمانبەران لە ڕێگای حسابی بانکی هەڵبگرێتن و دڵنیایی بدات بە فەرمانبەران. پیاچوونەوە بە سیستمی موچەیە بەڕاستی ئێمەش ئەڵێن ئەمە سیستمی موچە ئەبێ بە شێوازی ڕێبخرێکە لەگەڵ دەخلی فەردی ناو کۆمەلگا بگونجێت. تۆ بێ موچەکەم کەیتوانێ و بەڵام هەڵاوسەن ناو بازاڕا دروستکەیت ئەمە بەڕاستیمە چاکسازی پێ ناڵێن. دوای چاکسازی لەوە ئاکرێت کە تۆ بیت ئەو داهاتانەی کە داخلی حکوومەتی هەرێمە بێت چ داهاتی ناخۆ چ داهاتی دەرەوە لە ڕێگەی فرۆشتنی نەوت و کۆمەڵە مەسایلی ترەوانێ ئەمانە بە موسەسات ڕێکخرێ بە قانون و بە حسابی بڵین یاسای ژمێریاری ئەمانە ڕێبخرێت و خەڵک بزانێت. بەهۆی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵدایە بۆ جێبەجێکردنی بەرنامەیەکی چاکسازی تا لەو ڕێگەیەوە داهات و خەرجیەکانی دیاری بکات بەتایبەت لە دابینکردن و پێدانی موچە و کارکردن بۆ بمبرکردن و کەمکردنەوەی ئەو گەندەڵی و ڕۆتینەی کالابواری دارایی هەرێم هەیە. لە ماوەی ڕابردوو چەندین کۆبوونەوە سیمیناری تایبەت لە نێوان حکوومەت و کەسانی شارەزا بەڕێوەچوو بۆ وەرگرتنی ڕاوبۆچوونیان بۆ ئەوەی بە هەموو لایەک هەرێمی کوردستان لەم قەیرانە داراییە قوڵە دەرباز بکەن.